سڵاوی خی گەورەتان لەبێ من مەنسوڵ باسم لە تێک پلسەوە لەگەڵتانم خۆم بخۆشحاڵ دەزانم کە لە ڤیددیۆیەکی تر لەگەڵتانی لە ڤیددیۆی ئەمڕۆماندا باز لە کارتۆن دەرهێنان و پێداچوونەوەی تەواو بە موبایلی شاومی 11 تی دەکەین لەگەڵمان بن و سەرەتا لە کارتۆن دەرهێنانی موبایلەکە دەست پێ دەکەین. ئەوەی لە سەرەتادا بە بەرچاومان دەکەوێت بوونی ستیکەری کۆمپانیای ئایتیلۆبیە لەسەر کارتۆنی موبایلەکە کە لەسەر ستیکەرەکەدا ئاماژە بەوە کراوە کە موبایلەکە گەرنتی 18 مانجی لەگەڵدایە لە کاتی بوونی هەر کێشەیەک لە موبایلەکە دەتوانن بیگەڕێنەوە بۆ سەنتەری خزمەتگوزاری چاکردنەوەی کۆمپانیای ئایتیلۆبی لەسەر جەم پارێزگاکانی عێراقی هەم پەیوەندی بکەن بە سەنتەری خزمەتگوزاریەکانی کۆمپانیای ئایتیلۆبی بە ژمارە موبایلی 800 ئێستا دەست دەکەین بەکردنەوەی پاکەتی موبایلەکە. ئێستا لایلۆنی موبایلەکە هەڵدەپسڕین و کارتۆنەکە دەکەینەوە. پێش ئەوەی کارتۆنی موبایلەکە هەڵبسڕین تکایە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و لایک و شەیری ڤیددیۆکانمان بکەن بۆ ئەوی زۆرترین کە سوودی لێوە بگرێت و زەنگوڵەکە چالاک بکەن بۆ ئەوەی لە کاتی دانانی هەر ڤیددیۆیەکی نوێ ئاگەنامەی ڤیددیۆکانی ئێمەتان پێ بگات. ئێستا کارتۆنی موبایلەکە دەکەینەوە. هەر لە سەرەتایکردنەوەی کارتۆنی موبایلەکەدا ئەوەی بەرچاومان بکەوێت لە بەشی سەرەوە بوونی پاکەتێکی لاکێشەیە کە ڕێنمایەکانی موبایلەکە و کەڤەری موبایلەکەی تێدایە و لە دوایدا دەست دەکەین بەکردنەوەی ئەویش. ئێستا کە دەبینن لە دوای ئەو موبایلی شاومی 11 تی دەبینین کە لەسەر موبایلەکەدا لایلۆنێکی پێوێ و لەسەر لایلۆنەکە ئاماژە بە چەند شتێک کراوە وەک ئەوەی ئاماژە پێکراوە تایبەتمەندیە سەرچیەکانی موبایلەکەیە کە بوونی کامێرایەکی 108 مێگاپیکسلیە و هەروەها ڕۆنمایەکی ئەمۆلیدی 120 هرتزی و جۆری پرۆسەرەکەی کە دایمنیستی 1200 ئەڵترایە لەگەڵ بوونی بارگاویکەرەوەیەکی 67 وات و باتریێکی 5000 میلی ئەمپێری. ئەمەی دەبینین کە موبایلەکەی لە بەشی پشتەوەیدا کە ئاماژە بەبوونی کامێرایەکی 108 مێگاپیکسلی دەکات و لە دوای ئەودا لە بەشی ژێرەوەدا ئەمە کارتۆنێکە و هیچی تر. اینجا پاش ئەم کەیبڵێکی USB-Cە واتە کەیبڵی بارگاویکردنەوە و ئەمەشیان بارگاویکەرەوەی 67 واتە. بوونی بارگاویکەرەوەی 67 وات کە توانایەکی بەهێز دەبەخشێت بۆ موبایلەکە کە بە خێرایی بارگاوی بکاتەوە دوای دێنێت سەر تەواوی تایبەتمەندیەکانی ئەم بارگاویکەرەوە. شایانی باس ئەم موبایلە لە 5/2021 لە شاری دووبەی لە ئیمارات بە فەرمی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاهەنگێکدا نمایش کرا. چەند ڕۆژێک دوای ئەو لە کۆمپانیای ئایتیلۆبی بەردەست دەبێت بۆ فرۆشتن و لە کاتی تۆمارکردنی ئەم ڤیددیۆیەدا هێشتا نەکەوتۆتە بازار و لە چەند ڕۆژی داهاتوودا دەکەوێتە بازار و بە گرنگی ئایتیلۆبی لە سەرجەم شارەکانی عێراق بەردەست دەبێت بۆ فرۆشتن. ئێستا کارتۆنی سەرەوەی موبایلەکە دەکەینەوە بوونی چەند ڕێنماییەکی تایبەت بە موبایلەکەیە بوونی کەڤەری یاخود پارێزەری موبایلەکەیە کەڤەرێکی سیلیکۆنی تێدا کە زۆربەی ئەو کەڤەرانەی ئێستاش کە کۆمپانیای شاومی بەکاریان دێنێت لەنێو موبایلەکانیان دژە بەکتریان وە خۆپارێزیەک لە ڤایرۆسی کۆڕۆنا و بوونی دەرزی سیمکارتشکە لەسەر کارتۆنەکەیە. ئێستا لایلۆنی موبایلەکە هەڵدەپسڕین بزانین ڕەنگی موبایلەکە چۆنە. ئەوەی دەبینین بەشی پشتەوەی موبایلەکەیە کە ڕەنگێکی شین یاخود بلووە ڕەنگێکی زۆر جوانە تێکەڵە لە نێوان شین و مۆر لەگەڵ جوڵاندنی موبایلەکە ڕەنگەکەی دەگۆڕدرێت لە نێوان شین و زەرد و سەوزێکی کاڵ و مۆر دەگۆڕدرێت ڕەنگەکەی. ئێستا کەڤەرەکە دادنێن سەر موبایلەکە بزانین لەسەر موبایلەکە چۆنە واتە پارێزەری موبایلەکەی لە بەشی پشتەوە و لە بەشی پێشەوەش لەزگەیەکی پارێزەری ئاسایی لەسەر ڕوونماکەی هەیە. ئێستا دێنە سەر لە لای موبایلەکان کە چ دوگمەیەکی هەیە لە بەشی دەسەڕاستی موبایلەکەماندا دوگمەی پاوەرمان هەیە و لە هەمان کاتیشدا پەنجەمۆری موبایلەکە لەسەر دوگمەی پاوەر یاخود هەڵکردن و کوژانەوە جێگیر کراوە و هەروەها لەسەر دوگمەی پاوەر واتە هەڵکردن و کوژانەوە بوونی دوگمەی دەنگ زیادکردن و دەنگ کەمکردن هەیە. لە بەشی ژێرەوەی موبایلەکە بوونی سپیکەرێک بڵندگۆ دەرچەی USB Type-C لەگەڵ بوونی مایکێک و دەرچەی سیمکارت و لە بەشی چەپی موبایلەکە هیچ دوگمەیەکمان نییە
و لە بەشی سەرەوە بە هەمان شێوە بڵندگویەکی ترواتە دوانە بڵندگویە مۆبایلەکە لەگەڵ ڕوونی IR بۆ تەلەڤیزیۆن و کۆنتڕۆلکردنی ئەو شتانە بەکاردێت لە ڕێگەی کۆنتڕۆل بەکاردێت و سپلیت و سەتەلایت و ئەم شتانە بەکاردێت. ئێستاش لەگەڵمان بن دەچینە نێو ڤیددیۆەکە بۆ باسکردنی تەواوی تایبەتمەندیەکانی ئەم مۆبایلە و لەگەڵمان بن تا کۆتایی ڤیددیۆکە بۆ ئەوەی لە کۆتاییدا نرخی مۆبایلەکە بزان و بزانن لە سەرەتای بەردەستبوونی لەگەڵ چ دیاریەک بەردەست دەبێ مۆبایلە و چ دیارێکی لەگەڵدایە چونکە مۆبایلە لەگەڵ دیارێک بەردەست دەبێت و دەخرێتە بازارەوە بۆ سەرەتای ئەو کەسانەی کە ناویان تۆمار دەکەن و چانسی ئەویان دەبێت کە مۆبایلەکە بەدەست بهێنن. سرجەم تایبەتمەندیەکانی شاومی یازدەتی بەکاربەری پرۆسەری دایمەنیستی 1200 5G کۆمپانیای میدیاتێکە بناغەکراوی 6 نانۆمەتر هەژ ناوەکی بە بەرزبوونەوەی فریکوێنسی تاوەکو 3.0 GHz و یەکەی ڕێخەری گرافیکی مالی G77 MC9. هەروەها دەربارەی ڕوونماکەی بە قەبارەی 6.67 ئینجە لە جۆری ئەمۆلیدی فلات دروستکراوە لەلایەن کۆمپانیای سامسونگ پارێزراوە بە چینی گۆڕێلا گلازنەوەی 7 ڤیکتۆس کە دەتوانێت تا ماوەی 2 مەتر مۆبایلەکە بپارێزێت. تێکڕای نوێبوونەوەی 120 هێرتزە و تێکڕای وەڵامدانەوەی سەرپەنجەی 480 هێرتزە و ڕوونی فول HD+ هەبوونی 395 سەڵی پێکسل لە هەر ئینجێکدا و پشتگیری لە HDR+ و DCI-P3 دەکات بە قوڵی ڕەنجی دەبیت و ڕووناچی بەرز دەبێتەوە تاکو و کۆتا ئاستی کە 1000 نیتە. کامێرای سەرەکی بە ڕوونی 108 مێگاپیکسلە 7 پلاستیک لێنزی هەستەوەری کۆمپانیای سامسونگ لە جۆری HM2 بە قەبارەی 1/1.52 ئینچ و قەبارەی پیکسلی 0.7 مایکرۆمەتر تیرەی کرانەوەی هاوێنەی f1.75 بە تەکنۆلۆژیای OS دژەلەرزینی ڕقەواڵەیی. کامێرای دووەمیان کامێرای گۆشە فراوانە بە ڕوونی 8 مێگاپیکسل هەستەوەری سۆنی IMX 355 چرکانی وێنە بە گۆشەی 120 پلا. کامێرای سێمی کامێرای تێلێ ماکرۆیە بە ڕوونی 5 مێگاپیکسل هەستەوەری سامسونگە بە توانای هێنانە پێشەوەی 2x و بۆ مۆدای 3 تا 7 سانتیمەتر بەکاردێت بۆ هێنانەوە پێشەوەی ئەو تەنەوردانەی کە دەتەوێت وێنەیان بگریت. کامێرای پێشەوە بە ڕوونی 16 مێگاپیکسلە بە قەبارەی پیکسلی 1 ماکرۆمەتر و تیرەی کرانەوەی هاوێنەی f2.45. دەربارەی ڤیددیۆگرتەی کامێرای دواوە بۆ کۆتا ئاست 4K بە 30 فرێم و سلۆمۆشنی 1080p بە 120 فرێم بە تەکنۆلۆژیای ئۆدیۆ زوم بە نزیکردنەوەی سەرچاوەیەکی دەنگ لە کاتی ڤیددیۆگرتندا تەنها سەرنج دەچێتە سەر ئەو دەنگە کە سەرچاوەکە دەری دەکات و لەگەڵ نزیکردنەوەدا ئاستی توندی دەنجی سەرچاوەکە بەرز دەبێتەوە و دەنگەکانی دیکەی دەوروبەری نزم دەکرێنەوە بە چەندەها دۆخی تری ناوازە و بۆ ڤیددیۆگرتەی سێلفی 1080p بە 30 فرێمە. سڵاوی خوای گەورەتان لێبێت خۆشەویستان سید محەممەدتان لەگەڵدا لە تێک پلسەوە خۆم بە خۆش ئاڵەزانم لە ڤیددیۆچمێدا بەریداری ئەوەی خۆشەویست شاد دەبنەوە. ئەمڕۆژ باسکردنێکی خێرا بۆ کامێرای ئێمە یازدەتی دەکەین. ئێستاژ ئەگەر بین سەرنج بدەینە سەر ئەم وێنانە کە لەسەر ڕوونمای مۆبایلەکانتان دەیبینین هەر لەگەڵ وێنەگرتن بە کامێری ئاستایی کوالیتێکی زۆر بەرزیەیە لە کاتی هێنانە پێشۆ نزیکردنەوەی دەهەست بە دیتێلی دەکەیت و لە ڕووی ڕەنگ و ڕەنگێکی جوان و تێدەبەخشێت بە وێنەکان. ئەگەر بینە سەر باسی پۆترێت لە ڕووی پۆترێتەوە بەڕاستی ئاستێکی ناوازەی هەیە هەر لەگەڵ تڵخکردی بەشی دواوەی وێنی مرۆڤەکەیان بەشی دوای ئەو شتێکە وێنەی دەگرین ئاستێکی بەرزمە پێدەبەخشێت لە ڕووی ڕەنجی شۆ ڕەنگەکانی تاشێوازێکی زۆر نۆرماڵە و تەبیعیە. ئەگەر بینە سەر باسی کامێرەی گۆشە فراوانەکەی لە ڕووی کامێرەی گۆشە فراوانەکەەوە ئاستێکی زۆر بەرزما پێدەبەخشێت و هەروەها ڕەنگێکی تێر و تۆغ دەبەخشێت لە گۆشە فراوانەکەیدا وەک ئەم وێنەی لە سەر ڕوونمای مۆبایلەکەتان دەیبینێت و هەروەها بیرمان نەچێت ئەم مۆبایلە خاوەنداریەتی لە کامێرای ماکرۆش دەکات واتە دەتوانێت وێنەی تەنی ورد بگرێت و لە گرتنی وێنەی تەنی وردیشدا کام وێنەی ئێستا دەیبینن چاوی خۆم بە ئاستێکی بەرزی تێدا واتە گشت لەمارەکانی چاوم دەبیندرێ بە وازایی. هەرچی دەربارەی توانای هێنانە پێشی مۆبایلەکەی لە ئاستی سەرەتاییدا واتە 1x زوم ئاستێکی زۆر باشی هەیە کێشێک نیە لە کات هێنانە پێشەوەش تاوەکو 3x زوم یا 5x زوم کوالیتێکی بەرزمانەویست تێکچوونێک نابینین بەڵام لە کۆتا ئاستێنانە پێشەوەدا کە 10xە تۆزە کەس بەزبری و تێکچوونی کوالیتەکەی دەکەین. هەرچی دەربارەی تۆمارکردنی ڤیددیۆیە بە کامێرەکانیدا ئاستێکی بەرزی هەیە کە لە دواتردا باسی دەکەین. ئەگەر بینە سەر باسی کامێرەی سێلفی مۆبایلەکە لە ڕووی کامێرەی سێلفیەوە
وەک ئەم وێنەی کە ئێستا لەسەر شاشی مۆبایلەکانتان دەیبینن ئەگەر بە ئاسایی وێنە بگری هەم لە ڕووی ڕەنگە و ڕەنگێکی سروشتی دەبەخشێت هەم کوالەتی وێنەکەش بەرزە و لە کاتێنانە پێشەوە لە تاڵەکانی ڕشم زۆر بە وازعی دیارە و ئاستێکی ناوازەی هەیە کامێرە سێڵفیەکەی. هەرچی دەربارەی پۆترێتی کامێرەی سێڵفیا بەڕاستی بنخۆم پێی سەرسام بووم و شۆڵ بە دەربارەی ئەم پۆترێتی وەک لە ئەم وێنەیان دەیبینین کە لەسەر شاشەی ڕوونماکانتانە پۆترێتی کامێرەی سێڵفی ئاستێکی زۆر بەرز دەبەخشێت. وهروە بیرشمان دەچێت خاوەنداری لە دوال ڤیدیۆ دەکەواتە لێک کاتە هەم لە کامێرەی پێشەوە و کامێرەی دواوە ڤیدیۆ تۆ باکرێت. دووەروە خۆشەویستان بیرمان نەچێت لە ڕووی یاریکردنەوە مۆبایلە ئاستێکی بێوێنەی هەیە ئەگەر سەرنج بدەن و لە یاری پەبجیدا لە گرافیکەکاندا پژگیری لە بژاردەی 90 FPS دەکاتەوە ئەمەش ئاستێکی زۆر خێراتر دەبەخشێت وەروە پژگیری لە HDR ئەڵترا دەکات بەڵام لە بژاردەی سمۆز دەتوانانی بە 90 FPS کار بە یاریەکە بکەیت و ئاستێکی زۆر خێرا و بێوێنەی هەیە وەک دەبین ئێستا سەر ڕوونمای ئامێرەکانتان تاقی دەکەینەوە جوڵەیەکی زۆر خێرا هەیە هەر لەگەڵ تاقیکردنەوە هەست بە جوڵە و لەم سەنەرمەکەی دەکەیت. هەروەها بیریشمان نەچێت ئەگەر لە بەشی سەرۆی مۆبایلەکەدا ئاوا پەنجەیەک لێ بدەین ژاردەی گەیم تۆربۆ دەبینین کە تایبەتە بە کۆمپانیای شاومی ئەلێرەدا ژمارە FPSەکان و پلەی گەرمیمان پێ دەڵێت وەک دەبینین لە ئێستادا 82 FPS دەدات لە یاریەکەدا 81 FPS بەروە توانین لە ڕێگەی گەیم تۆربۆوە کۆنتڕۆڵی چەند شتێک بکەیت و کە هەریەکە و تایبەتە بە دۆخێت. بیرگەی کاتی واتە ڕامی ئەم مۆبایلە 8 گیگابایتە لە جۆری LPDDR4X بە چوستی 4266 مێگا ترانسفێر لە چرکەیەکدا و بیرگەی ناوەکی واتە ڕۆم 128 گیگابایت و 256 گیگابایتە لە جۆری UFS 3.1. هەرچی دەربارەی شلەی ساردکردنەوەی ئەم مۆبایلە خاوەنددارێتی لە تەکنۆلۆژیای شلەی ساردکردنەوەی ژووری هەڵمین VC دەکات لەگەڵ چەندەها ئەکاری تر و هەستەوەری پەنجەمەوەری لە بەشی لاتەنیشتی جێگیر کراوە. توانستی پاتری ئەم مۆبایلە 5000 میلی ئەمپێری دووخانەیە لە مادەی لیسیۆمی پۆلیمەر بە تەکنۆلۆژیای MTW کە 34 چەشن لە خۆ دەگرێت بۆ پاراستنی پاتریەکە و لە 800 جار خولی بارگایی بوونەوە هێشتا 180 وزەی پاتری دەمێنێتەوە کە بڕێکی زۆرترە لە چاو مۆبایلەکانی تر و پشتگیری لە بارگاویکردنەوەی بەتەل دەکات بەهێزی 67 وات لە توانایدا بە ماوەی 36 خولەک لە 0 بۆ 100 مۆبایلەکە بارگاوی بکاتەوە هەوا هەبوونی 9 هەستەوەری گەرمی بۆ کۆنتڕۆلکردنی پلەی گەرمی و هەروەها توانای هەیە مۆبایلەکە بارگاوی بکاتەوە لە شوێنێکەکە پلەی گەرمی ئەو شوێنە لە 10 پلە ژێر سفر بێت. هەرچی دەربارەی بڵندگوی ئەم مۆبایلەیە خاوەنی بڵندگوی دوانەی ستریۆیە بە پشتگیری لە دۆڵبی ئاتمۆس و بەڕوانامەی دەنجی هایڕێز و خاوەنددارێتی لە سیانە مایکرۆفۆن دەکات. هەر لە نێو پاکەتەکەدا خاوەنددارێتی ڕووکاری بەکارهێنەری MIUI 12.5 بنچینەکراو لەسەر ئەندروید 11 دەکات. کۆمپانیای شاومی جەختی لەوەش کردوەوە کە زنجیرەکە 4 ساڵ وەشانی ئاسایشی مانگانە و 3 ساڵ وەشانی ئەندرویدی پێدەگات. ئەم مۆبایلە پشتگیری لە وایفای 6 و بلوتوزی 5.2 دەکات. مۆبایلەکە توانای بەرگەگرتنی بۆ تۆز و ئاو هەیە بە پێوەری IP53 واتەنچی 8.8 میلیمەتر و کێشی 203 گرامە و ئەنجامی هەڵسەنگاندنەکانی لە پێگەی ئەنتوتو 642833 خاڵە. مۆبایلەکە بە ڕەنجی خۆڵەمێشی ڕەش و شینی ئاسمانی و سپی مانجی بەردەست خراوە. نرخی ئەم مۆبایلە بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەم شێوەیە خوارەوەیە. بۆ ڕامی 8 گیگابایت و بیرگەی 128 گیگابایت 449 دلاری ئەمریکیە و بۆ ڕامی 8 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت 479 دلاری ئەمریکیە.
و بیرتان نچێت بۆ کەسانی ناویان تۆمار دەکەن بۆ کڕنی پێشوەختە دەبنە خاوەنی بیستۆکێکی شاومی فلیپ بەد سی پرۆ لەگەڵ 6 مانگ چاکردنەوەی خۆڕایی ڕوونماکە لە 6 مانگی سەرەتا کە مۆبایلەکە ڕوونماکەی بشتێت بە خۆڕایی بۆ چا دەکەنەوە. نرخی هەردوو ڕوونما چاکردنەوەکە و بیستۆکەکە 240 دلاری ئەمریکی هەواتە 240 دلار بۆ تۆ پاشەکەوت دەکرێت لە کاتی کڕنی ئەم مۆبایلە. لە کاتی کڕنی ئەم مۆبایلە بیرتان نەچێت کە ستیکەری کۆمپانیای ئایتیلۆبی کە 18 مانگ گرنتی لەگەڵدایە لەسەر مۆبایلەکە هەبێ بۆ ئەوەی ببنە خاوەنی گرنتیەکی فەرمی کۆمپانیای شاومی لە کاتی بوونی هەر کێشەیەک بتوانن سەردانی بنکەکانی ئایتیلۆبی بکەن لەسەر جەمشارەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوەی مۆبایلەکەتان بۆ چاک بکەنەوە لە کاتی بوونی هەر کێشەیەک. لێردا هاتینە کۆتایی ڤیددیۆکەمان تکایە لایک و شەیری ڤیددیۆکەمانتان بیر نەچێت و چەناڵەکەمان سەبسکرایب بکەن و وازەنگولەکە چاڵە بکەن لە کاتی دانانی ڤیددیۆیەکی نوێ بۆ ئەوەی ئاگەنامەی چەناڵەکەمان بە ئێوە بگات.